وەرزی بەهار و نوێبوونەوەی سروشتە. لەو مەرزەدا هاوڵاتیانی دەڤەری سەردەشت دەست دەکەن بە ڕستکێڵان و پاکردنەوەی باغەکانیان. گوندنشینان زۆربەی کارەکانیان بە هەرەوەزی ئەنجام دەدەن. هەر کارێک گرانە بە هەرەوەزی ئاسانە. ئەم پەندە لای گوندنشینان بۆتە کردار. لێرە مەشغوڵی ڕستکێڵانەوەی ئەوە پیشەی هەموو ساڵەیە ئەم بەهاران دەست پێ دەکات. بۆ ماوەی مانگێکی بەردەوام دەبێت ڕێزەکەی ئەوەڵێ وەی بڕی دوای وەی ئەگەر لە بڕینەوەی خلاص بوو دەبێت هەڵخێنرێتەوە. جا بەستگی بەوەی هەیە داخۆ ڕێزەکە زوو شین دەبێیان ئەوەی کە زوو شین نابێت ولاستە سەرمای بردووە سەرمای نەبردووە. جا دەبینی هەموو ئەگەر ئەستانێکی سەقەت بێ سەرما کاری لێ دەکات. جا دەبینی ڕێزەکە سەرمای دەبات بۆ پایزی میوەی نابێت. کارێکی سەختیشە بەڕاستی زۆر سەختە. ئەوە بخۆت ئاگاو لێ کە دەبێت هەموو بەهاران ئاو بۆ پاچی وەی کێڵن. جا باز دەکەن کە زۆر تەلانن کاری دەستگای نییە بە دەستگاش دەتوانانی وەی کێڵی و بە پاچیش دەوێت وەی کێڵن. وەڵی نسبەت بە ساڵان ئەوێش کەم بۆتەوە وەلی تەقریبەن بڵین ئەوێ زۆر باشترە. دەما زۆر کۆمەگێکی دەکات لە هەموو لە حەزێکەوە بڵین هەم بەرنامەی هەرەوەزی ڕستکێڵان و کابراخانووی دەکات. کارگەری بۆ ناگری زۆر بەکەمی. بڵین هەر کارگەرێک ئێستا 450,000 پوڵ دەبێت بۆ کابرای دەستگاکە ساعتی 150,000 کار دەکات. لە بۆیە دەناکاری دەستی فەرقی زۆرە. دەورەی میوەکەی هەردەیە بە دەستی پیاڵیەوە بە دەستگا جێبەجێ نابێت. من گوڵی سەرگۆڕی ئاواتی لە مێژینم بەڵام من گوڵی سەرگۆڕی ئاواتی لە مێژینم بەڵام ڕێژنەیەکم لێ بدا پێم وایە بۆوان بمەوە. سەرەتای مانگی نیسان لە بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیان دەست دەکەن بە کێڵانی ڕێزەکانیان. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو هاوڵاتیان بە جووتوگا زەویەکانیان دەکێڵا، بەڵام لە ئێستادا لە شوێنە سەختەکان کارەکە بە پاس دەکرێت، بەڵام لە شوێنی دەشتایی بە مەکینەی بچووکی دەستی زەویەکانیان دەکێڵن.